وەکو دوو ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان پەیامێک ئاراستەی هەموو قونسوڵەکان، یونسکۆ، یونیسێف، نوێنەراتیەکان لە هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستان کە پێویستە باش بیبیستێت. ناکرێت لەوە زیاتر خەمساردی بەرامبەر بە سلێمانی، هەڵەبجە، گەرمیان ڕاپەڕین کە ئێستا خوێندن تێیدا وەستاوە. ژمارەیەکی زۆر خوێنکار کە هەموو خوێنکار لە هەرێمی کوردستان کە نزیکەی 1,750,000 نزیکەی 150 بەر ئەوێ دەکەوێت. بۆیە ناکرێت ئەم خەمساردیە بەرامبەر بە پرۆسەی پەروەردە و خوێندن لە پارێزگاکانی سلێمانی، هەڵەبجە، ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان بەرداوام بێ. ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە بە خێرایی بەهانایانەوە بچێ و بتوانێت دەستکاری موچە بکە، هەروەکو چۆن خۆی وتوێتی کە بڕیاری نایاسایی پاشەکەوت لە خاڵی پێنجەمیا ئەڵێ ماڭانە پیاداچوونەوە دەکەین بە سیستەمی پاشەکەوتە. بۆیە تکام وایە لە هەموو خەمخۆرانی کوردستان، لە هەموو ئەوانەی کە بە تەنگ خوێندن و زانست و پەروەردە و فێرکردنەوەن بە پەلە فریای پارێزگاکانی هەڵەبجە و سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین بکەون بۆ ئەوەی لەوە زیاتر خوێندن دوانەکەوێت نەفەوتیە و ئەم ساڵی خوێندکاران نەفەوتیە کە مەسئولی یەکەم لەم کارە حکوومەتی هەرێمی کوردستانە.